بسم الله الرحمن الرحيم. باسەکەمان سەبارەت بە کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەککەوە بۆ مەدینە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ هاوڵانی کە ئەتوانین بڵێین بریتیە لە خاڵی وەرچەرخان لە دەعوە و بانگەوازی ئیسلامی لە ژیانی موسڵمانان یەکەم هەنگاو بۆ بنیاننانی قەواریەکی ئیسلامی سەربەخۆ کاریگەر کە بتوانێت ڕووی مێژوو بۆ یەکجاری و هەتاهەتایی بگۆڕێ. بنەماکانی کۆچ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سەرەتایە بە دوو پایی گرنگ دەستی پێکرد. یەکەمیان ئامادەکردن و ئامادەسازی لە کەسایەتی کۆچکەران یا کۆچبەران کە مهاجرینن سەحابەکانن لە مەککەوە بەرەو مەدینە. دووەمینیان ئامادە و سازکردنی شوێنی کۆچکە مەدینەی پیرۆزە. لەسەر ئەم دوو بنەمایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاری کرد کەوا سەحابەکان پەروەردە بکا لەسەر بنەمایەکی عەقیدەیی شکۆمەندی و هەروەها بتوانن کە ببنە کەسایەتێکی زۆر کاریگەر بۆیە ئامادە بوون بۆ کۆچکردن. سەرانی قوڕەیش دەستیان کرد بە سزادانی موسڵمانان و هەروەها چەوساننەوەیان و هەروەها شەیدکردنیان و هەروەها ئیهانە پێکردنیان کە ئەمەش قابلی قوبوڵکردن نەبوو لەلایەن موسڵمانانەوە و لەگەڵ شکۆی دەعوە بانگەوازی ئیسلامی و هەروەها پەیامی ئیسلامی نەئەگونجاکە دوایین پەیام و وتەکانی ئاسمان دابەزی بوو بۆ سەر ئەو ئوممەتە لەو سەردەمەیە. هەستان بە کۆچکردن بۆی خۆیان ڕزگارکەن لە ژێردەستی دەسەڵات و سەرانی ئەو کاتەی قوڕیش کەوا کەسایەتی موسڵمان و ئەخوازێ. خی پەروەردگار ئاراستەی کردن لە مەککەوە کە فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم قل يا عبادي الذين آمنوا اتقوا ربكم للذين أحسنوا في هذه الدنيا حسنة وأرض الله واسعة إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. أرض الله واسعة بەرفراوانە زەوی بۆ کەسێک کە بیەوێ ئەسپی خۆی تاوبا بۆی شکۆمەندی خۆی پارێزێ بۆی بتوانێت لێ ببڕێ بە شێوەیەکی کولی بە یەکجاری بتوێتەوە تەفانی بکە یەکلا بێتەوە بۆ مەبدەئێ قوربانی بە خاک بە گەل بە نیشتمان بە ماڵ و مناڵ بە سەروەت و سامان لە پێناوی شکۆمەندی ئینسانی ئیماندار لە پێناوی پەیامە لە پێناوی عەقیدەیە لە پێناوی بانگەوازێکا کە کۆچکە بانگەوازێک کە پەیوەستە بە ئایندەی مرۆڤەوە پەیوەستە بە دوای مردنی ئینسانەکانی شەوکاتێ لە ژیانی دنیا دەرەچن. لەبەرەوە ئەزیزان و خۆشەویستان لەم کۆچەیە پند و ئامۆژگاری زۆری تایە کە خی پەروەردگار ئینسانەکانی بۆ هان ئەدا بۆی بتوانن شکۆمەندی خۆیان پارێزن. لە ئاەتێکی ترا خی پەروەردگار کە لە قورئانی پیرۆزا و لە سوورەتی تەوبەیە ئەفەرمێ ئەی موسڵمانان ئاراستەی موسڵمانانەکە کەوا هیجرەت بکەن ئەو کەسانی کەوا هیجرەت ناکەن ژێردەستەیی قوبوڵەکەن ڕەنگە خی پەروەردگار محاسەبەیان بکات و هەروها لێپێچینەوەیان لەسەر بکە لێپێچینەوەیان لەگەڵا بکە. بۆیە ژێردەستەیی و هەروەها زەلیلی گوناهێکە بە ئاستەم لێخۆشبوونی هەبێ. هەر کەس ژێردەستەیی قوبوڵکە خی پەروەردگار کە فەرمێ ئەلەم تەکون ئەرض الله واسعة فتهاجروا فيها. ئایا زەوی خوا بەرفراوان نییە کە ئینسان کۆچ و هیجرەتی بۆ بکە بۆ ئەوەی کەوا شکۆمەندی ئینسانەکان بپارێزرێ. ئینسان کۆچ فێرمانەکە کە ئیماندار ئەبێ سەربەرز بێ، ئینسانی ئیماندار ئەبێ گردنی بەرز بێ، ئینسانی ئیماندار ئەبێ ئوعجوبە بێ وەکو ئیقبال لاهوری بەڕەحمەت بێ خوا فەرمێ المؤمن حارت فيه الأكوان و هەموو گردون سەرسامە لە حاڵی ئینسانی ئیماندارە کە ناکڕێ گردنی پێکەج ناکرێ. ئەم ئینسانە ئیماندارە هێزێکی معنەوی بە ناخدا داکوتراوی ڕۆچووی هەیە کە هیچ کەسێک ناتوانێت بیهەژێنێ یاخود بیلەرزێنێ. کۆچ ئەوانەیەمان فێرەکە کە ئینسانی ئیماندار پێویستە سەربەرز بێ، پێویستە سەرفراز بێ، پێویستە لە پێناوی مەبدەعەکەیە کۆچکە بۆ ئەو شوێنەی کەوا ئەتوانێت لەوێ ئەسپی خۆی تاوبا، ئەتوانێت لەوێ قۆڵی مەردایەتی لێ هەڵماڵێ. هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێککە دەستیان لە خۆشەویستترین کایەکانی ژیانی خۆیان هەڵگرت کە تەفانیان کرد کە قوربانیاندا بۆ یەتوانیان دەرەنجامێکی زۆر باشیان هەبێ. ئینسان لە نێوان دوو چەمکایە، چەمکێکی شەیتانی کە ئەنا و خودپەسەندیە و چەمکێکی ڕەحمانی کە قوربانیدانە بە هەموو شتێکی خۆشەویست. سەیدنا ئیبراهیم عەلەیهی سەلام قوربانیدا بە ئیسماعیلی کوڕی خۆی، بەڵام شەیتان خودی خۆی هەڵبژارد. ئایا کام لایەنیان هەڵەبژێرین؟ هەر یەک لە ئێمە بۆی بگەینە ئاسی سەیدنا ئیبراهیم
وی بتوانین فردەوسەکە بەدەست بێنین پێویستە قوربانی بین بە ئیسماعیلەکەی خۆمان. هەر یەکەمان ئیسماعیلێکی هەیە، یا ماڵ و سامانە، یا پێگە و مەنسەبە، یا جوانیەکانی دنیاە، یا هەر شتێکی تری دنیاویە. هەر کاتێک ئامادە بین قوربانی بین بۆی کە زۆرمان خۆشەوێ بە دڵنیاییەوە خی پەروەردگار بە ئامانجەکەمان شادمانەکە. بەو ئومێدەی کە هەمووان پند و ئامۆژگاری وەرگین لە وانە بە نرخەکانی هیجرەت و هەروەها کۆچکەین لە پێناوی خی پەروەردگار و شکۆمەندی ئینسانی ئیماندار هەڵبژێرین، بزانین کە ئینسانی ئیماندار لە لووتکەیە لە هەموو بوارێکە وەک هەڵۆیەک هەتا لووتکێکی بەرزما بێ پێویستە باڵەکانی لێک نەنێ. والسلام عليكم ورحمة الله وبركاته.